لە شاری سلێمانی یادکردنەوەی جەژنی نەتەوەی نەورۆزی 2718 کوردی جیاواز بوو لە هەموو یادکردنەوەکانی تری ساڵانی ڕابردوو. بۆ پێشوازی لە نەورۆزی ئەم ساڵ هاوڵاتیانی شاری سلێمانی ئەگەرچی بەشدار بوون و ئاگری نەورۆزیان لە گردی مامەیارە کردەوە، بەڵام ئەو ڕۆژەیان کردە پشتیوانی بۆ بەرخۆدانی ئەفرین و جێڕانی ماتەم بۆ شەیدانی ئەو شارە و بەرز نرخاندنی خۆڕاگری گەلی خۆراوە. وەکو یادی نەورۆز زۆر پێم خۆشە، بەڵام بۆ ئەفرین زۆر نامرتاحین، زۆر قەدرێک و ستەمێکرا لە ئەفرین. بە بۆنەی ناخۆشبوون و تێپەڕاندنی ئەفرینەوە هاتووین وەکو یادێکی کوردەواری بۆسین، بەڵام بە چاوێکی پڕ لە گریاناویەوە. باکوور هاتنە نەورۆز لە هەموویە گەلێخوا پیرۆز دەکەن، ئەمژی بۆ ئەفرین ئەمژی خەمگینن، نەورۆزە هەموویە پیرۆز دکەم ستاوەکە گەلێمە. ئیرۆ ئەم هەم کێفخۆشم وێ شیناییان حکوومەتی گەلێمە ئەم گەلێکی دڵگەشن بە دوورما ئەفرینێزی ئەمنکی خەمگینن دەخوازیان me ئەوێ ku ji gelê me her çar perçe Kurdistanê di serî da serok û rêberê gelê Kurd û gelê Kurd tevayî lazim e bibin yek destê xwe bi biratî bi rastî bidin hev û dû. Newroz vate serkewtun و inşallah bo Newrozekî tir her çar parçe Kurdistan azad e bê. Êsa eger Efrîn biڵین توش شێوکارە ساتەوە، بەڵام inşallah ساڵێکی تر ئێمە لێ نەورۆزەکەین. هەمومان لێرە دڵتەنگین، هیچ کەسێک بڕوا ناکەم بەو پەڕی خۆشی هات بێ، لەبەرەوەی بەشێک لە جەستە و خاکی ئەم نیشتیمانە لە شوێنێکی تر کە لە ڕۆژئاوایە خوێنی لێ ئەتکێ وەقەت و ئامەکرێ سەری ڕێز و ناوەژ بۆ هەموو شەهیدان. بەداخەوە لە کاتێکە ئەم یادە بەرز ڕاگرین لێرە لە کاتێکا کە ئەفرین لە ژێر دەسەڵاتی داگیرکەراندایە، ئەم یادە ئیشەڵا ساڵێکی کە لە هەر چوار پارچەی کوردستان بەیەکەوە ئیشەڵا ئەم یادە پیرۆز ڕائەگرین و ئیشەڵا سەرکەوتن هەر بۆ کوردستانە و بۆ کووردە، سەرکەوتنیش هەر بۆ ئەفرین ئەبێت ئیشەڵا. بڕیار بوو هەفتەیەک چالاکی بۆ یادی نەورۆز لە سلێمانی بەڕێوە بچێت، بەڵام هەموو ئاهەنگ و چالاکیەکان ڕاگیران و لەبری ئەوە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی سەر ڕۆژماتەمینی بۆ شەیدانی ئەفرین ڕاگەیەنرا. بڵێسەی ئاگری نەورۆزیش کرایە چقلی چاوی دوژمن و تاکی دەسەر بەرخۆدانی ئەفرین کرایەوە. هەرچەنگە ئەفرین ناکەوێ وەکو نەورۆز وایە، نەورۆز هەمیشە سەرکەوتوو بەرزە، هەمیشە مرۆڤەکان چەساوەکان ئەوانەی کە لە بندەست و لە زوڵم و زۆری گرفتار بوون بەهرە نەورۆز وەرەگرن بۆ بەرخودان و ئازادی و بەرنامەدا ڕەشی بۆ سەرکەوتن. گەلی ئەفرینیش هەرۆکو نەورۆز ناکەوێت کە ئەفرین ئاوای بەسەر هات ئیشەڵا ئەوە دوام بە دوای ئەکەپەیە ئیشەڵا ئەکەپە وەک سەدام چۆن لە نەوەویەکە سەدام چووە کوێتی داگیر کرد و بۆ لە ناوچوونی خۆی ئەمەش ئەبێتە لە ناوچوونی ئەکەپە و ئەردۆگان بە دەرفەت پانسانی ئەم بیرۆکەیدا بڕێژن هەچ کەس بەپێی وجدانی خۆی جێدەستی خۆی دیار بێ بۆی کە بڵێ ستۆپ جینۆساید ستۆپ ئەفرین ئیتر لە هەژێر هەبوونایەک هەر جارێک کوردە کوژر لە ژێر ناوێکە بۆیە ئەمەیان پرۆژە بگەێنمە ئەو دەنگانەی کە ئەتوانن ئەم کۆبەڵکوژیە ڕابگرن. قارەمانانی شێرە ژن و شێرە پیاوی کۆبانی و ئەفرین ئێمەیان فێری گیانی بەرخودان و مقاومەت وەستانەوە کرد. ئێمە چاوی ئومێدمان لەوانە پێیان دەڵێن بەردەوام بن، هەموو داکی شەیدانی کوردستان و هەموو تێکۆشەرانی گەلی کورتان لەگەڵ و چاوەڕوانی سەرکەوتنی زیاتری ئێوەی. ئێمە لێرە دووپاتی دەکەینەوە، پێیانمان ئەوەیە هەمومان بە گرتووی بمێنینەوە، ئینشەڵا لە نەورۆزی داهاتوە بێتە مای ڕزگاربوونی هەموو پارچەکانی کوردستان بە ئەفرینیشەوە. تەنها شوێن ئاگری نەورۆزی تێدا کرایەوە گردی مامەیارە بوو، هەموو ئەو چالاکیانەشی پێشکەش کران نەتەوەیی بوون و وەک وەفایەک پێشکەش بە ڕۆحی شەیدانی ئەفرین کرا و هاوڵاتیان هیوایان خواست نەورۆزی ئایندە ببێتە نەورۆزی پێکەوەی و ڕزگاری یەکجاری چوارپارچەی کوردستان. نەورۆزی ئەم ساڵی سلێمانی جیاوازە لە هەموو نەورۆزەکانی تر. ئەم ساڵ هاوڵاتیانی ئەم شارە ئەگەرچی ئاگری نەورۆزیان لە مامەیارە کردەوە، بەڵام هەموو چالاکیە هوەری و میوزیکیەکان ڕاگیرا، ئەوەش وەک وەفایەک بۆ خوێنی شەیدانی ئەفرین و
جێڕانی ماتەم بۆ هاوڵاتیانی ئەو شارە. دلێر کەمال کورسا نیوس سلێمانی.